لە سلێمانی لەگەڵمانە. کاروان بەیانیت باش و هەواڵ و زانیاریەکان لە سلێمانی چییە؟ بەیانی ئەو باش بەیانی بینەرانی NRT باش. ئەمڕۆ لە شاری سلێمانی چەندین کار و چالاکی و کۆنفرانس بەڕێوە چێ لە پێش دەستپێکی کار و چالاکی کۆنفرانسەکان ئەمڕۆ کاتژمێرنۆ یەکەم کاروانی حاجیان لە ڕێگەی فڕۆکەخانی سلێمانیەوە ئەگەنەوە خاکی هەرێمی کوردستان واتە ئەو حاجیانی لە ڕێگەی فڕۆکەخانی سلێمانیەوە سەفەریان کردبوو ئەمڕۆ یەکەم کاروانیان ئەگەنەوە شاری سلێمانی وەک بەڕێوەبەرێتی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی فڕۆکەخانە لە ڕاگەیەنراوێکە بۆ کەناڵەکان ڕاگەیاندن ئاماژەی پێداوە. هەرەمڕۆ کاتژمێردا لە هۆڵی ئۆتێل مەموزین یەکەمین کۆنفرانس و کۆڕبەندی جیهانی میانەڕەوی ئەبەسترێت لە شاری سلێمانی و لە دواتر ئەنجومەنی ڕێکخراوەکە هەڵەبژێرێت کە مامۆستا سەلاحەدین بەهادین سەرپەرشتی لقی سلێمانی ئەو کۆڕبەنداکە و لقی سەرەکی کۆڕبەندی میانەڕەوی جیهانیش لە عەمانی پایتەختی ئوردونە. هەر ئەمڕۆ کاتژمێردا لە هۆڵی ئۆتێل پەرێش وەک لە نووسرا و ڕاگەیەنراوێک ئاماژەی پێکراوە بە دەیان ڕێکخرا و چالاک و چالاکۆمانانی کۆمەڵگەی مەدەنی ڕێک کۆ بنەوە و وەک خۆیان ئەڵێن گروپێکی فشار دروستەکەن سەبارەت بە ناڕزایەکانی خەڵکووە دەیانەوێت لە شێوەی گروپێک و ڕێکخستنێکە ناڕزایەکانی خەڵک ئاراستە بکەن و وەک خۆیان لە نووساوەکاندا ئاماژەیان پێداوە. بۆ بەڕێوەبەرێتی هاوردن لە دنکارانی هەرێمی کوردستانی ڕایگەاندووە کە سبەینێ لەگەڵ هەمەدان لەگەڵ شاری هەمەدان و شاری سلێمانی پێکەوە کۆبوونەوەیەکی لێک حاڵی بوون و لێک تێگەیشتن ڕێگەخەن بۆی کە ئاستی هاوردن و دادگاران لە نێوان ئەو دوو شارە زیاتر پەرە پێ بدەن و زیاتر هەماهنگی و لێک تێگەیشتن دروست ببێ. سەبارەت بە کەشوهەوا و جەویش ئەوەی بەدی ئەکرێ کە خۆڵبارین هەستی پێکرێ و هەنێک لا وڵاتیان دەمامک بەکارهێنن بۆی لە کاریگەری ئەو خۆڵا دوور بکەونەوە تا ئێستا نازانرێ ئایا ڕێژەکە بەرەو زیادبوون نەچێیان خۆڵبارینەکە کاتیە و نامێنێ. ئەمە کۆی ئەو زانیاریە نەبوون کە لای ئێمە هەیە بۆ بینەرانی یەکگوێزینەوە.